والله ئێستا خەڵک زۆر سەیری دراماکات. ئەو درامایانەش زیاتر زەرەری هەیە بۆ سەر کۆمەڵگا ئەوانەی کە خراپن. دراماکان هی هەر شوێنێک بێت. بەس درامایەکی باش بێ بۆ کۆمەڵگا خراپ نەبێ ئەوە کێشە ناوێت، بەس ئەگەری هەر شوێنە بێ خراپ بێت یا تورکی بێ یار وڵاتێکی تر بێ خراپە بۆ کۆمەڵگا لەبەرەوەی وڵا بێگومان دایک و باوکە بێ زۆر ئاگایان لەوە بێ لەبەرەی ئەو شتانە لە کە سەیری ئەەکەن وەری ئەگرن ئەو درامایانە لەبەرەوە ئەبێ ئاگایان لێ بێ سەیری چیەکەن سەیری شتێکی باشکەن بۆی ئەوانش بە ڕێگایکی باشا بڕۆن. وەڵا باشە کەمێک باشترن بەڵام زیاتر هەر سەیری فەیسبووکەکەن و سەیری خەتەکانی موبایل زیاتر لەوانەشە سەرقاڵن. وەکو دایکێ پێویستە مناڵەکان ئالوودەی ئەو درامایە خراپانە نەبن. ئێستا خەڵک هۆشیار بۆتەوان هەیە زیاتر ئیحتیمان نایەن بە دراماکان بە دراما تورکیەکان. گرنگی بەستەکردنی درامای تورکی نایەم لەبەرەوەی کە ئاکارێکی زۆر زۆر خراپی ئێستا کۆمەڵگای ئێمە خاصەن ئێستا منداڵەکانی سەرەتاییمان کاتێککە بۆ نمونە شتێک ئەبینێ لە قسەیەک ئەبینێ بۆ نمونە مەشهەدێکی تایە کە هیچ بە عەمەلی منداڵەکانی ئێمە نایە هیچ گرنگیکی پێ نادرێت لە ئێستاە هەنێک هەیە لەوانەیە هەنێک کەسی تر گرنگی پێ بەڵام بەشدی شتێکی زۆر خراپە هیوادارم نەمێنێ ئەوەی کە ئەوە ئەکرێ مسلسلاتی کوردی بکرێت باشترە یاخود مناڵان ماوەی مناڵان و بەرنامی بەسوود بکرێت زۆر باشترە لە ئێستا ئەکیید کاریگەریەکی زۆر خراپی بەجێ هێشتووە بەڵام خۆشبەختانە لە ئێستاە تۆزێک کەم بۆ توانی ئەو شتانی خەڵک دەداتەوە شاتر بۆ لە ئێستاە توانێت گرنگی مشتانەنێت لە ئێستا زۆر باشترە. ئەوە ئەرکی دایک و باوکە پێش هەموو شتێک کە دایک و باوک ئەگەر خۆیان سەری ئەوە نەکەم وای ناتوانێت سەیری بکات بەستی لەیانی ناوێت دایک و باوکە بێت زۆر هۆشیار بن لەو ڕوانەوانێ نەهێڵێ سەیری بکات یان بۆنە ئەوەی کە ئەوە ئەکات بکاتە سەر ئەفلام کارتۆنێکی عەرەبی هەم فەری زمانی عەرەبیەکە بیان ئینگلیزی بێت زۆر باشترە یاخود کتێب بخوێنەوە بە هەم بێگومان بەڵێوەیە.